ناکۆکیەکانی لایەنەکان لە کۆنگرێس قوڵتر بۆتەوە لەسەر بەربژاری سەرۆک ترامپ بۆ دادگای باڵا. دادوەر گۆرسچ زۆر شایستەی ئەو پۆستەیە. ئەو یاسایانەی ئێمە دەینووسین ئەو دەیچەسپێنێت. من ناتوانم پشتیوانی لەم بژاردەیە بکەم. لێکدانەوەی بۆچوونەکانی دادوەر گۆرسچ سەختە چونکە ئەو ئامادە نییە وەڵامی زۆر پرسیار بداتەوە. تەنانەت پرسیارە ئاسایەکانیش کە لەلایەن بەربژارەکانی پێشوو وەڵام دراونەتەوە. دیموکراتەکان ڕخنە لە گۆرسچ دەگرن لەسەر ئەوەی لە دانیشتەکەی مانگی ڕابردوودا ئامادە نەبوو دید و بۆچوونی خۆی لەسەر دۆسیە سەرەکیە یاسایەکان بدات. گۆرسچ لە دانیشتنێکی کۆنگرێسدا ڕایگەیاند هەر لە ئێستاوە ناتوانم هەڵوێستی خۆم لەسەر دۆسیەکی تایبەت بدەم. مەگەر باسی ڕاوەماسی یان باسکتبۆڵمان بکردایە ئەگینا دادوەر گۆرسچ هەموو وەڵامێکی گرنگی پشتگۆی دەخست. بەڵام کۆمارەکان دەڵێن بەربژارەکانی دادگای باڵا بەپێی مێژوو ئامادە نەبوون ئاماژە بۆ بکەن کە دید و بۆچوونیان لەسەر مەسەلە مشتومڕ لەسەرەکان چۆن دەبێت. بەدەستهێنانی دڵنیایی لەوەی کە بەربژارەکە چۆن لەسەر مەسەلە یاسایەکان دەنگ دەدات ئەو سربەخۆیە بنکۆڵ دەکات کە هەمومان لە دادگای باڵامان دەوێت. بەلایانی کەم 41 سیناتۆری دیموکرات لە سینات دژی گۆرسچن بۆ پەسەندکردنی ئەو بەربژارە پێویستی بە 3 بەشی دەنگەکانی سیناتی 100 ئەندامی هەیە. بەڵام کۆمارەکان ئێستا دەیانەوێت یاسای سینات بگۆڕن و بیکەن بە دەنگی زۆرینەی ئاسایی. لە ساڵی ڕابردوو کۆمارەکان ئامادە نەبوون تاوتوی بەربژاری سەرۆکی پێشووی باراک ئۆباما بۆ دادگای باڵا دادوەر مێرک گارلند بکەن. دیموکراتەکان سوورن لەسەر ئەوەی ڕێگەگرتن لە دادوەر گارلند زۆر خراپتر بوو لەوەی کە ئەمان دەیکەن بۆ ڕێگەگرتن لە گۆرسچ. هەتا ڕەتکردنەوەی دادوەر گارلاند هیچ بەربژارێکی دادگای باڵا لە دەنگدان و دانیشتنی کۆنگرستا ڕەت نەکرابەوە. لە ڕووی مێژوویەوە بەربژارەکانی دادگای باڵا بە پشتیوانی هەردوو پارتی سیاسی پەسەندکراون. بەڵام بەهۆی ناکۆکی لایەنەکان ئەگەر کۆمارەکان یاساکە بگۆڕن ڕەنگە ئەم جارە گۆرسچ تەنها بە دەنگی کۆمارەکان پەسەند بکرێت. ئەو جێگای دادوەر ئەنتنین سکالیا دەگرێتەوە کە لە ساڵی ڕابردوو کۆچی دوایی کرد.